ئەو کاتتان باش هاوڕێیان ئێستا شیرینێکی خۆش حازر دەکەین لە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز شیرینی زن و دووسێت سەرەتا پێویستم بە نانی پاقڵاوێ 1 مڵاک سنید 1 مڵاک نشاستە 1 مڵاک شەکر 1 گڵاس شیر 1 پاکەت خامە هەمووی تێکەڵ یەکتر دەکەین و لەسەر ئاگری دادەنێن لە بۆ 5 دەقەی بکڕێن. پاشان نانی پاقڵاوەکەی بەش دەبڕین بە شێوەی پیتی تیدا دەنێن پاشان محەلەبیەکەی لەناو دادەنێن و سەرەوەی بە کەمێک ئاوتەڕ دەکەینەوە دەیپێچینەوە. پاشان شیرینیەکەمان لەناو ڕوو سێر دەکەینەوە پاش ئەوەی کە سێرمان کردەوە شیلەکی لە بۆ دروست دەکەین پێویستمان بە 2 گڵاس شەکریە لەگەڵ 1 گڵاس ئاو کەمێک لێمەدوزی لە بۆ 10 دەقەش دەیکوڵێنین پاش ئەوەی کە زن و دەستەکەمان کە حازر کرا هەموو سۆر کراوە لە شیلەکەی دەخەین بەس پێویستە سارد بێت. حبي خير رسل ربي من به أبصرت دربي يا شفيعي يا رسول الله أيها المختار